بینەرانی کورسانی و سڵاوتان لێبێ ئێوارەتان باش لە بەرنامەی دەنگی بڕیار لەگەڵتانین دوو بابەتی گرنگ باسەکەین وەکو لە بەرنامەی پێشوو ئامادەمان پێدەکرد یەکێک لەو بابەتانی کە زۆر جێگی سەرنجە پرۆسی هەڵبژاردن و گرنگیەکەیەتی دەنگدەری کورد کۆمەڵگەی کوردی بۆچی بچێتە سەر سندوقی دەنگدان تەنها ئەوەی کە ئێمە بچینە سەر سندوقی دەنگدان و کاندیدەکانی کە دڵخوازی خۆمانە هەڵبژێرین بەمە دەوترێت دەنگدان ئەمە لەگەڵ دکتۆر ڕەبینا باسەکەین کە میوانە و لە سۆدیۆ لەگەڵمانە و زۆر بە تێر و تەسەلی باسی بابەتەکانەکەین. بابەتێکی دیکە ئەوش ئەوەی کە سایکۆلۆژیای دەنگدەرە دەنگدەر بە درێژایی مانگێک بە دۆخێکی جیاواز و سیر و پڕقەڕباڵغیدا تێدەپەڕێت ئێمە چۆن بتوانین یاخود چۆن بتوانرێ مامەڵە لەگەڵ سایکۆلۆژیا و دەرونی دەنگدەردا بکرێت چکە لە کۆتاییەکەیدا ئیتر کۆمەڵگەی ئێمە لەژێر هەست و سۆزی خۆیدا دەتوانێت کاندیدەکەی خۆی هەڵبژێرێت بەشداری دەنگدان دەکات یاخود نا. ئەمەش بابەتێکی دیکەیە لەگەڵ میوانەکانمان باسی دەکەین بەڵام بینەرمان بن بۆی کە بزانین دەتوانین بگەینە چی بۆ باسکردنی تەورەکانمان لەگەڵ میوانەکانمان. دکتۆر ڕەبینە ئەوبەکر کە شارەزای هەڵبژاردنە وەروەها پرۆفیسۆر یاریدەر وەروەها دکتۆر ئەمیر خواکەرەم مامۆستای زانکۆیە شارەزای کۆمەڵناسی سیاسیە جەنابێ ڕاستەوخۆ ئەویش لە کەرکووکۆ لەگەڵی مابن بە وردی سەرنجمان لەسەر تەورەکانمان دەبێت پرسیاری وردەکەین هەوڵ دەدەین کە بە زمانێکی سادە باسی گرنگی هەڵبژاردن بکەین و سایکۆلۆژیای دەنگدەریش چۆن مامەڵەی لەگەڵدا بکرێت. دکتۆر ڕەبین زۆر بەخێر بێی. زۆر سپاس. سپاس سپامەتەبوونی جناب. دەگەر دکتۆر ئەمیرش گوێی لە من بێ دکتۆر سڵاو لێبێ ئێوارە باش جارێ ئامادەنی هاوکارانم باسیێواکەن حتمما تا ئامادەبوونی ئەو ئێمە لەگەڵ دکتۆر ڕەبین باسی کۆمەڵێک بابەتی گرنگەکەین لە ئامادەبوونی دکتۆر ئەمیریش کۆمەڵێک بابەتی گرنگمانەیە لەگەڵ ئەویش باسی بکەین. دکتۆر زۆر بەخێر بێی. زۆر سپاس. خۆشحاڵم کە زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوە بۆ ماندوو تەکەین هەوڵ دەدەین زۆر بە ئاکادیمیانە باسی پرۆسی هەڵبژاردن بکەین. دکتۆر ئێمە ترەوە نەمان نەما بۆ پرۆسی هەڵبژاردن دەچینە سەر سندوقەکانی دەنگدان ئێمە شۆک و هەموو کەسانی دیکە دەتوانین چۆن پێناسی هەڵبژاردن بکەین هەڵبژاردن یاخود پرۆسی دەنگدان تەنها ئەوەیە من بڕۆمە سەر سندوقی دەنگدان و کاندیدەکەی خۆم هەڵبژێرم و ئەو وەرەقەی کە لە بەردەستم دابی خەمە سەر سندوقەکە تەواو ئیترمەتوانین پێ بڵێن پرۆسی هەڵبژاردن. ئەگەر سەیری ئالیەتە فەنیەکان هونەرەکە بکەین لەوانەیە نیشتیمانیان فعلەن هەر بۆ بیبینن کە دەنگێک دەدەن و دەیخەنە ناو سندوقی دەنگدانەوە بەڵام هەڵبژاردن هەم مێژوویەکی زۆر دوور و درێژی هەیە و هەم کۆمەڵی پێناسەی جیاوازی هەیە لەوانەیە لە جەوهەرا یەک بگرێتەوە بەڵام بە تەکید پێناسەکان لە دیدی هەر کەسێکەوە پێناسەی جیاوازی هەیە. ئەگەر بگەڕێینەوە بۆ سەرەتاکانی هەڵبژاردن ئەبێ بگەڕێینەوە بۆ سەرەتاکانی دیموکراسیەت کاتێک کە سیستەمی دیموکراسیەت ناوهێنرا و دروست بوو و داوا کرا ئەتوانین بڵین لە ساڵانی لە سەدەکانی ناوەڕاستی سەدەی 12 و 13 بە تایبەت لە ساڵانی 1250 بە دواوە لە بەریتانیا لە مەملەکەتی بەریتانی ئەم جۆرە سیستەمە بە دەرکەوت نامەوێت زۆر درێژەی پێبەم بەڵام سەرەتاکەیە گەڕێتەوە بۆ کە کاتێک ویسترا کۆمەڵگە بەشداری بکا لە حکومڕانیە واتە حکم لە دەستی تاکە کەسێک وەربگیرێتەوە ئەندامانی کۆمەڵگە هاونیشتیمانیان هاوڵاتیان بەشدار بن لە حکومڕانیە ئەمە لەو سەردەمەوە دەستی پێکرد بە کۆمەڵێ قۆناغی جیاواز و پێشکەوتنی جیاوازە هەتا ئەوەی ئەمڕۆ لە بەشێکی زۆر لە وڵاتانی دنیا ئەیبینین بۆیە ئەگەر بێمە سەر ئەوەی پێناسەی بکەم ئاسانترین و ساناترین پێناسە بۆ هەڵبژاردن بریتێ لە چی بەشداریکردنی هاوڵاتیان لە پرۆسەی حکومڕانیە ئەم بەشداریکردنە چۆنە بێ ئێمە ئەزانین کە حکومڕانی دەسەڵاتێک دروستەکە لە هەر دەوڵەتێکە ئەو دەسەڵاتە سیستەمی خۆی هەیە و کۆمەڵی ئامانج و کۆمەڵی تارگێتی خۆی هەیە لەلایەن کۆمەڵە کەسانێکەوە بەڕێوە ئەبرێجا و کەسانە خەڵکانی پرۆفیشناڵ بن یان پارتی سیاسی بن لە ڕێی هەڵبژاردنەوە تاکەکانی کۆمەڵگە بەشدارە بن لە دانانی ئەو کەسانەی کە ئەشنە دەسەڵاتەوە ئەمە پێناسەکەیەتی بەڵام لێرە ئەوەستێ نەخێر بە دڵنیایەوە ئەگەر سیر بکەی هەڵبژاردن بۆچی بە شێوەیەکی دەوریە واتە هەموو 4 ساڵ جارێک هەڵبژاردن ئەگەر وا بواە ئێمە یەک جار هەڵبژاردنمانە کرد و تەواو بەڵام بۆ 4 ساڵ جارێکە بۆ ئەوەی هاوڵاتی مافی ئەوەی هەبێ ئەگەر ئەو سیستەمەی کە حکمی کردووە ئەو پارتەی کە حکمی کردووە ئەو کەسانی کە حکمی کردوون ئەگەر بەدڵی نەبوو ئەگەر ڕازی نەبوو لە ئەدای و لە پێشکەشکردنی خەدەمات بە تاکەکانی کۆمەلگا ئەتوانێت لە ڕێگەی هەڵبژاردننی دوایەوە بیگۆڕێ لە هەڵبژاردننی دوایەوە تازەکەریەک دروست بکە وە بۆ شێوەیە هەموو 4 ساڵ جارێک ئەمە پرۆسەیەک ئێمە بە ئەگەر بە زمانەکەی وەکو عەرەبی زیاتر باسەکرێ بە پێوتر پرۆسەیەکی مستەدام یعنی بە بەردەوامی دووبارە بێتەوەوە
کۆتایی نیە تا ئەو ڕۆژەی کە حکومڕانیە بێت لەسەر زەویە. باشە دکتۆر ئەمە دەنگدان بۆ هاوڵاتیەکی ئاسایی بەڵام گرنگی دەنگدان خۆی بە گشتێکی چی و بە دیاریکراویش بۆ لایەنە سیاسیەکان. ئەزانی هێوی خان لایەنە سیاسیەکان بۆ ئەیانێ بچنە دەسەڵاتەوە پرسیارەکانمەیە. من کە کاتێک لایەنێکی سیاسیم لەبەرەوەی ئەساسن کە من بمێ پێناسەی پارتێکی سیاسی بکەم یەکێک لە ئامانجەکانی دروستبوونی پارتی سیاسی نەکەر یەکێک لە ئامانجەکان گرنگترین ئامانج بۆ هەر پارتێکی سیاسی ئەوەیە کە بچێتە دەسەڵاتەوە. کەواتە توانین بڵێن هەڵبژاردن ڕێگەیەکی دیموکراسیانەیە بۆ بەڵێ بە دڵنیاییەوە یعنی ئەگەر من پێ بڵێ مۆسفێکی هەڵبژاردنت بۆ بکەم ئەڵێم ڕەکیزە بنەما ئەساسی هەموو سیستەمێکی دیموکراسی هەڵبژاردنە. یعنی ئەگەر تۆ هەڵبژاردنێکی ڕاستت نەبوو هەڵبژاردنێکی دروستت نەبوو تۆ پرۆسەی دیموکراسیت نییە. بەڵام ویستم ئەوەش جواب بەمەوە بۆچی ئەم حیزبە سیاسیە ئەچێتە دەسەڵاتەوە بۆی ئەو ئامانجانەی کە خۆی هەیەی دیارە هەموو پارتێکی سیاسی کۆمەڵی پرینسیپ و مەبادی هەیە ئێوێ لە ڕێگەی پرینسیپ و مەبادیەکانی خۆیەوە خزمەت بکە. ئەمە پێناسەی پارتی سیاسیە. ئەم پارتە سیاسیە کەی ئەتوانێت پرینسیپەکانی خۆی بەرجەسە بکە کاتێک کە بەشێک بێ لە دەسەڵات کاتێک کە زۆرینەیەکی هەبێت لە ناو پەرلەمانە بۆەوەی ئامانجەکانی خۆی بخاتە چوارچێوەی دەقەیاسایەکانەوە. ئەوە هەدەفە بۆ پارتە سیاسیەکان بۆیە ئەبینی کێبڕکێیەکی زۆری هەیە بۆیە ئەبینی هەمووی هەوڵ ئایا زیاترین دەنگ بەدەست بێنێ لە دەرئەنجامی دەنگەکان زیاترین کورسی بەدەست بێنێ بۆی بتوانێت ئەو ئامانجانی کە هەیەی لە چوارچێوەی دەقەیاسایەکانە دای ڕێژێ و لە ڕێگەیەوە خزمەت بە هاونیشتمانیان بکات. باش دکتۆر خەڵک گەشێتە سەر سندوقەکانی دەنگدان دەتوانین بڵین بە جۆرێکی دیکە پرسیارەکە بکەم خەڵک دەیە بە دوو بەشەوە کاتێک گەچێتە سەر سندوقی دەنگدان ڕەنگە هێشتا کەسانێکە بێ خۆیان یەکلای نەکردێتەوە کەسێکیشێ خۆی یەکلایی کردوتەوانێ چۆن دەکرێت مامەڵە لەگەڵ ئەم دۆخەدا بکرێت دەتوانین بە جۆرێکتر بڵێن باس لە دەنگی خۆڵەمێشی دەکرێت بەڵام کەسانێکن تا سەر سندوقی دەنگدانی بەڵێ باش ئەمە بە ئیجازی کاک دکتۆر ئەمیر کە بەشدارە لە بەرنامەکەش کە من بە پێویستی ئەزانم بۆ جوابانەوەی ئەم پرسیاری تۆ داخڵی قۆناغێک ببم لە قۆناغەکانی هەڵبژاردن کە پێوترێ بانگەشە تۆ لە هەڵبژاردننا چیت هەیە بەڵێ بە دڵنیایە تەمان بانگەشە بە یاسا ڕێکەخرێ لە ڕێگەی تەنزیمان لە ڕێگەی ئەو نیزامانەوە ڕێکەخرێ کە پشتبەست بە یاسا دائەنرێن و لەلایەن کۆمیسیۆنەوە دەرەچن ئێمە چیمان هەیە هێوی خان ئێمە دایمە لە هەموو هەڵبژاردنێکە دوو پرسیار ئەەکەین پرسیارێک لە پرسیارە گرنگەکان کاکرێ چەند کەس بەشداری کردووە خەڵکانێکمان هەیە بەشداری هەڵبژاردنەکەن بە بەردەوامی وام خەڵکانە لە زۆربەی کاتەکان پێش بانگەشەی هەڵبژاردنیش خۆیان ساخ کردوێنەوە کە دەن بە چ پارتێکی سیاسیەن بەڵام کۆمەڵگەی عێراقی بەگشتی کۆمەڵگەی کوردی بە تایبەتی لە ڕاستیە کێشەکەمان لەوان نییە دەنگدەر دەن بەکێیە کێشەکەمان لەوایە دەنگدەر هەندێک جار چۆنەڵی بایکۆتی هەڵبژاردنەکە بەشداری لە هەڵبژاردن ناکا بۆ ئەو پرسیاری کاکری هەمیشە ڕێژەی بەشداربوون چەنە بۆ ئەوەی دەنگدەر بەشداری هەڵبژاردن بکات پێویست بە بانگەشەیەکەوا لە دەنگدەر بکەیت کە ئەو مافەی هەیەی بەکاری بهێنێ باشە و بچێت بەشداری ئەو هەڵبژاردنە بکە ئەمە لەسەر چی بەندە لەسەر شێوازی بانگەشەی هەڵبژاردن بەندە یعنی ئێمە لە ڕاستیا بانگەشەی هەڵبژاردن لە کۆمەڵگەی عێراقی و بە تایبەتتر کوردستانی بانگەشەی هەڵبژاردن زیاتر ڕۆڵی هەیە لەوەی کە تاکەکانی کۆمەڵگە بەشداری پرۆسەکە بکەن یان نا واتە زۆر دەور نابینێ لەسەرەوەی دەنگ بە چ ڕەنگێک ئەیەن دەن بە چ دەنگێک ئەیەن چونکە عادەتەن ینی خەڵکی ئێمە زۆرێک لە ڕیسەرچەکان زۆرێک لە توێژینەوەکان ئەومان پێڵێ کە پێشتر خۆی ساڵ کردوێتەوە بەڵام تەنها لەسەر چی ماوە بچێ دەنگ بە یان دەنگ نەیە جۆری بانگەشەکە ئەو ڕێژەیە دیارریەکە ئەگەر سێری هەڵبژاردننی ڕابردوو بکەی پەرلەمانی کوردستان جۆرێک لە بانگەشەی دیاریکراو کە پەیڕەو کرا ڕۆڵێکی زۆر دیاریکراوی هەبوو لەسەر چی لەسەر بەرزبوونەوەی ڕێژەی بەشداریکردن تەمانەوە ڕێژەیە کە زۆرە بێ و بەرزە بێتەوە لە بەشداریکردن لە ڕاستیا دوایی تەرجەما بێ بەدەنگ بۆ هەموو لایەنەکان یانی لەوانە نییە بۆ ئەمە بۆ یەک لایەن بێ بەڵام تۆ چی ئەەکەی وا بکەی لە هاو نیشتیمانیان پێی بڵێ تۆ مافێکت هەیە مافە تەنها یەک جار پەیڕەویەکەی لە ماوەی 4 ساڵە باشتر وایە دەستبەرداری مافەکەت نەبی و بەشدار بی چونکە کە بەشدار بووی ئەو کات توانای لێپرسینەوەشت ئەبێ ئەتوانی گلەیش بکەی ئەتوانی ڕەخنەش ئاراستە بکەی بەڵام کە کاتێک بەشدار نەبووی ناکرێ بەڕاستی دواتر هیچ گزارشتێکت هەبێت دکتۆر دوایی پێم خۆشەوت لێ پرسم دەنگدان چونە سەر سندوق ئەرکە یاخود ماف بەڵام هاوکارانە باسیێوەکەن لەن دکتۆر ئەمیر ئامادەیە بەڵام سڵاوێکی لێ بکەین و هەم بە پرسیارێکیش دەست بکەین لەگەڵەوە دکتۆر سڵاو لەبێ ئێوارە باش سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت
دکتۆر سایکۆلۆژیای دەنگدەر لەگەڵ تۆ باسەکەم جەنابتان زۆر و دوتێرتە سەر لەسەر ئەم بابەتە زانیاری باشتانەیە دەمێ بزانم لە ڕووی دەرونیەوە هاوڵاتی یاریمی کوردستان یاخود دەنگدەر بۆچی بچێتە سەر سندوقی دەنگدان و بەشداری پرۆسی هەڵبژاردن بکە؟ ئێوارەتان باش زۆر سپاس بۆ بەڕێستان و خۆشحاڵم لەگەڵ هاوڕێی بەڕێز و خۆشەویستم کاکە دکتۆر شادە بمەوە هێویخان سەبارەت بە سایکۆلۆژیای دەنگدەر بەڕاستی سایکۆلۆژیا خۆی هەر ئێمە ئەگەر لێی بکۆڵێنەوە و باسی بکەین باس لە سایکۆلۆژێتی دەنگدەر بکەین ئەبێ بگەڕێنەوە بۆ ڕەفتاری ئەم کەسە ئەم ڕەفتاری ئەم کەسە بێگومان لەگەڵ بارودۆخی کۆمەڵایەتی و سیاسیە ئەیگونجێنین ئەدەپتەیشنێکی بۆ ئەەکەین چکە سایکۆلۆژیا باس لە هزر و عقلی ئەو تاکە ئەکات کە چۆن ببێتە خاوەن بڕیارێک لەوەی کەوە بەشدار بێت لە هەڵبژاردن دیارە ئەوەی ئەمڕۆ ئەگوزەرێ لە سەرئاستی عێراق و هەرێمی کوردستان بێگومان 4 ساڵ جارێک ئەم هەڵبژاردنە دێتە ئاراوە ئەوەی دەنگدەر ئەیەوێ ئەبێ چۆنەڵێ پێداویستیەکانی ئەو و داخوازیەکانی ئەو لەناو ئەم هەڵبژاردنەیە کە دوجار خاوەندە سەڵاتەکان بڕیاری لەسەر ئەدەن بێگومان بێتە دی ئەوەی کە دەنگدەر ئێمە چۆن بتوانین باسی بکەین و شی بکەینەوە لە ڕۆشتنی یان بەشداریکردنی لەم پرۆسەی سیاسیە لە هەندێک کاتوساتە لەوانەیە وات و ڕەبێت بڵێ من ئەم دەنگدانە بۆ چی بدەم کە من ئامانجەکانم ناپێکێ یان من ئەگەر بەشداریم کرد چییە بەشداریم نەکرد چییە دەستکەوتەکانی من ئەبێ لە هەڵبژاردننا چی بێ ئەبێ ئێمە ئەم دەنگدەرە هەر لە تەمەنی 18 ساڵیەوە بەڕاستی بکەینە خاوەن چۆنەڵێ هەستێک و خاوەن وابەستەیەکی نیشتیمانی بۆ بەشداریکردنی لە هەڵبژاردن بۆ سیستمی دیموکراسی بێگومان پێویستیمان بە گۆڕین و گۆڕانە دیارە لێرە ئەو پێداویستانی کەوا من ئەمەوێتیش بخەمە سەریکە دەنگدەر ئەوێ بەدیبێنێ بەڕاستی ئەمە بە شەو ڕۆژێک نایەتە ئاراوە ئەمە پرۆژەی ئەوێ ئەم پرۆژەیە بێ کێ جێبەجێ بکە یەکەم لایەنی معنی کە تێیدا بەشدارە بێگومان پێگەیاندنێکی کۆمەڵایەتی سیاسی لەناو خێزانەوە دەست پێ بکە سەبارەت بە هەموو ئەو دۆزە سیاسیانی ئەو دۆخە کۆمەڵایەتی و سیاسی و خێزانیاکەین کە لە کۆمەڵگەی کوردیدا هەیە و تاکیدا گەورە دەبێت بەڵام ئەو گەنجەی کە ئێستا هەیە یاخود ئەو دەنگدەری کە ئێستا هەیە دەچێتە سەر سندوقی دەنگدان لە ڕووی دەرونیەوە ئامادەکراوە بۆ بەشداریکردن لە هەڵبژاردندا گونجاوە یاخود بەپی ئەو ڕێکار و سیستمانی کە تۆ باسی دەکەی تەواو گونجاوە بۆی کە بچێت سەر سندوقی دەنگدان و کاندید و حزبولانەکەی خۆی هەڵبژێرێت؟ دیارە ئەمە بارودۆخێک ئەێنێتە ئاراوە کە ئەپرسین ڕۆلی پارتە سیاسیەکان لێرەدا چییە؟ واتە ئەبێ پارتە سیاسیەکان خاوەن بەرنامە و پلانێکی تۆکمەی خۆیان بن بۆ ئەوەی کە دەنگدەر ئەچێتە سەر سونوقی دەنگدان بەڕاستی بەشداری ئەکات یعنی پێش چوونی بۆ سەر سونوقی دەنگدان چۆنیەتی بەشداریکردنی گەنجانی ئێمە بۆ سەر سونوقی دەنگدان لەکوێوە دەست پێ ئەکات ینی جگەل لە خێزان بێگومان ئەو ڕۆڵە منەی گەڕێنمەوە بۆ نێو پارتە سیاسیەکان و دەسەڵات بە شێوازێکی گشتی لەوەی کەەوە ئەنجامی ئەدەن بۆ بەدیهێنانی ئامانجەکانی گەنج چونکە بەڕاستی گەنجی ئێمە ئەمڕۆ ئەو گەنجە نییە کە 4 ساڵ پێش ئێستەیە یان 8 ساڵ پێش ئێستەیە ماوەی پێش ئێستەیە گەنج بە پێی پێشکەوتنی تەکنۆلۆژیا گەنجەکانی ئێمە بێگومان بوونەتە خاوەن پرۆژەی خۆیان لە بڕیاردان واتە خاوەنی هۆشیارەیەکی سیاسی کۆمەڵایەتین بۆ بێگومان توێرەکەی ماسلۆ لێرە دێتە ئاراوە کە چۆن پێداویستیەکانی جێبەجێ بکات و چۆن بتوانێت ببێتە خاوەن کەسێک کە ئەمن و ئاسایش لەلایەن پارتە سیاسیەکان و دەسەڵاتەوە بۆی بێتە ئاراوە بە شێوازێکی ئازادی گزارش لە بیربۆچوونەکانی خۆی بکە کە ئاچێ لایەنێکی سیاسی هەڵ ئەبژێرێ ئەزانێ ئەم لایەنە سیاسیە
پێداویستیەکان و ئامانجەکان و داخوازیەکانی ئەوی تێدا بەدی ئەکرێ. بۆیە زۆر جارکە باس لە ڕەهەندی هۆشیاری سیاسی ئەەکەین بێگومان لێرە تێگەیشتن دێتە ئاراوە، فەهم دێتە ئاراوە، ئیدراک دێتە ئاراوە، ویژدان دێتە ئاراوە، ئیرادە دێتە ئاراوە. واتە گەنجی ئەم سەردەمەی ئێستا گەنجی دوێنێ و پێرێ نییە، خاوەن عەقڵە، خاوەن بیرە، خاوەن هزرە، خاوەن توانایە ئێمە چۆن بتوانین ئەم گەنجە لە کۆمەلگای کوردیە و لە نێو پارتە سیاسیەکانە و لە نێو ڕێکخراوەکانە و لە نێو زانکۆ و بگرە قوتابخانەکانە چۆن بیگەینە خاوەن وابەستەیەکی نیشتیمانی، واتە ئینتیمایەکی نیشتیمانی لە پێشکەوتنەوەی پاشان گەنجانی ئێمە بەڕووی دنیادا و بیر و باوەڕەکانیش تا ڕادێک دکتۆر ئەوەندەی هەستی پێکەین جیاوازی هەیە لەگەڵ ساڵانی ڕابردووە دەتوانین بڵین بەراورد بە دوودەی ڕابردوو. کەواتە چۆن مامەڵە لەگەڵ سایکۆلۆژیای ئەم گەنجانی ئێستادا بکرێت؟ پرسیارێکی بەجێیە. چۆنێتی مامەڵەکردن بێگومان چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ڕەفتار و هەڵسوکەوتی ئەو گەنجە ئەبێ ئێمە گوێ لە گەنجەکە ڕابگرین. ناکرێ ئێمە بە بەردەوام وا بزانین ئەم گەنجە تەنها ئەوەی لە ئێمەوە بۆی ئەڕوا ڕاستە و ئەبێ گوێمان لێ ڕابگرێ. ئەم گەنجە بەڕاستی خامێکە، ئەم خامە بەڕاستی پاکە، ئەم خامە چۆن بتوانین ئاوات و داخوازیەکانی ئەم گەنجە چی بەدی دێت ئەبێ کار لەسەر ئەوە بکەین. یەکێک لەو خاڵانە لەوانەیە لە هەموو شوێنەکانە باسی لێوە ئەکرێ ئەڵێەوە هەم چی ئەم جارێکی دیکە هاتی لەسەر بژێوی ژیان. ئەم گەنجە بەڕاستی ئەبێ خاوەن پرۆژە بێ، ئەم گەنجە ئەبێ خاوەن ئیش بێت لە کەرتی تایبەت لە هەر شوێنە لە جێگاکان. ئەم گەنجە ئەوەی لە مێشکیا بێ ئەمڕۆ بەڕاستی ئەوەیە کە خوێندنەکەی تەواو ئەکات دوای ئەوە ببێ بە چی بکات، چۆن ئیشی بۆ بکرێت، چۆن کاری بۆ بکرێت. واتە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەم گەنجە گوێگردن لە گەنجەکەیە، نەک تۆ بە بەردەوام ئاراستەکردنی گەنجەکە. چونکە هۆشیاری ئەم گەنجە خۆی لە خۆیان بەهایە، یعنی بەهای لا دروست بووە، قیەمی لا دروست ئەبێ، ئاراستەی لا دروست ئەبێ. ئێمە چۆن بتوانین مامەڵە لەگەڵ ئەم گەنجەیە بکەین و چۆن ئیقناعی بکەین، چۆن ڕازی بکەین ئەم گەنجە ببینە سەر سونوقی دەنگدان. ئەمە گرنگە، ئەمە ناکرێت تۆ بی بە داخوازی لە داخوازیەکانی یان چۆن ئەڵێ بڵێ من ئەمەد بۆ ئەەکەم تۆ ئەوەم بۆ بکە، ناکرێ. بەڕاستی ئەمە لەوانەیە کاتی بێ، بەڵام چۆنێتی دروستکردنی خۆشەویستی ئەم گەنجە بۆ خاک و نیشتیمانەکەی، چۆنێتی دروستکردنی خۆشەویستی بۆ وابەستەیەکی نیشتیمانی کە ئینتیمای نیشتیمانی واتە گەڕانەوە بۆ مێژوو. تۆ تەماشاکەی ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی کوردایەتی، مێژووی پارتە سیاسیەکان، هەر یەکێک پرۆژەی خۆی باسەکە. من ئەوەی کەوا کاکە دکتۆرش تیشکی خستە سەری ئەم بانگەشەیەکەوە ئەکرێ بەڕاستی شێوازی بانگەشەکە ئەبێ وەکو خۆی بێت، یعنی بەڕاستی شتی ڕەها باس نەکرێ، شتێک باس نەکرێ کە تۆ ناتوانانی جێبەجێ بکەی، شتێک باس نەکرێ کە گەنجەکە بەڕاستیەوە گوێت لێ ڕاگرێت و ئەڵێ ئەمە بڵێ بۆ من بێت، ئەمە بڵێ ئەم تۆ تەماشاکەی بەدەیان سیناریۆ ناو ئەم بانگەشەیە ئەبینین هەر کاندی دەودێ بە ئارەزووی خۆی بانگەشە ئاکات، پلانێک نییە، پرۆژەیەک نییە، پرۆپۆزلێک نییە بۆ بانگەشەکردن و چۆنێتی بانگەشەکردن بۆ ئەم گەنجە خۆشەویستانەی ئێمە کە بەڕاستی خاوەن توانان. گەنجەکانی ئێمە ئەمڕۆ هەموو شتێک ئەزانن بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاوە و بەهۆی ئەم پەرەسەندنەوە و بەهۆی ئەم گۆڕانەوە هەموو بارودۆخەکە وامان پێ ئەڵێ کە گەنج بەڕاستی خاوەن هۆشیارەیەکی کۆمەڵایەتی سیاسی ئابووری پەروەردەیە بۆ چۆنیەتی بەشدارێکردنی لە پرۆسی سیاسی کە ئەوش هەڵبژاردرا ئەچێتە ناو سیستمێکی دیموکراسیەوە. دکتۆرە میرە گەڕێمەوە دکتۆر ڕەبین باسیوت کرد وتت بۆ منە دەنگدەر مافی خۆیتی بچێتە سەر سندوقی دەنگدان. بەڵام منەوێ پرسم دەنگدان ئەرکە یاخود مافیان هەردووکیانە؟ بەڵێ بە دڵنیایەوە لە ڕاستیە دەنگدان بە پێی جۆری ئەو وڵاتەی کە هەڵبژارنەکەی تیا گۆڕێت پێناسەی دەنگدان لە بینی ئەرک و مافە ئەگۆڕێت. لە ئێستایە لە زۆرینەی هەرە زۆری وڵاتانی دنیاە دەنگدان تەنها بریتێ لە مافێکی سیاسیە، هەموو تاکێک هەیەی لە دوای بوونی کۆمەڵێ مەرج گرنگترینیانەوەیە کە 18 ساڵ تەمەنی تێپەڕان دەبێ بۆی بەشداری بکات لە پرۆسەی سیاسی لە ڕێگەی هەڵبژارنەوە. بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵانێکی زۆر دوورنا، بۆ نمونە لە کاتی حکمی پێشووی سیستەمی پێشووی ئەو سیستەمی کە لە عێراق حکمی کردووە،
لەوێ لەو کاتەیە دەنگدان ئەرک بوو طبعاً ئەمە چی ئەگۆڕێ ئەگەر مافیان ئەگەر ئەرک بێت کە کردت بە ئەرک یان بە واجب لە کاتی نەچوون بۆ پرۆسەی دەنگدان واتە تۆ لە ئەرکێک داداوە لە واجبێک داداوە ڕوبەڕووی سزا ئەبوویتەوە ئەمە عادەتەن لەکوێ هەیە لەو جۆرە سیستەمانە هەیە کە ئێمە ناوزەندیەکەین بە سیستەمی دیکتاتۆری بە سیستەمی سەرکوتکەرانە بەڵام لە دنیای نوێدا لەو دەوڵەتانەی کە ئیدعای دیموکراسیەکەن بە شێوەیەکی گشتی ئەمە تەنها مافێکە ئەو کەسەی کە خاوەنی مافەکەیە بۆی هەیە بەکاری بێنێ لە هەمان کاتا بۆشی هەیە بەکاری نێنێت بۆیە ئەگۆڕێ بە پێی کات و وەختەکان بەڵام لە ئێستا بەتەکیید بە تەنها لە چوارچەوەی مافێکە ئاماوەتەوە ئێستا بۆ ئەم هەڵبژاردننی پەرلەمانی عراق لەبەر ئێمە پێویستمە بە دەنگی کووردە لە پەرلەمانی عراق پێتوانیە ئێستا بۆ نمونە دەبێت بە ئەرک لە سەرشانی هاوڵاتیانی ئێمە کە پشنە سەر اینجا لێرەوە طبعاً حرمەتم هەیە بۆ کاک دکتۆر ئەمیر ڕێزوسڵاوم هەیە بۆی باسی کرد بەشێکی باشی ئەوەی باس کرد کە من چی بکەم بۆ ئەوەی هاونیشتیمانیان بەشداری بکەن طبعاً تۆ کە کاتێک بانگەشە ئەەکەیت وەکو بەشتر باسم کرد بانگەشەکە بۆ ئەوە نییە سین یان سادیان ئەین هەڵببژێریت چونکە دەنگدەری عێراقی و بە تایبەت کوردستانی پێشوەخت بە شێوەیەکی گشتی خۆی یەکلا کردوێتەوە دەنگ بکێیە ئیشم بەوەیە وا بکەم زۆرینەی هاونیشتیمانیان و هاوڵاتیان بەشدار بن لە هەموو چین و توێژەکان لە گەنج لە کەسانی تەمەن مام ناوەند لە کەسانی بەتەمەن و طبعاً لە هەم لە ژن و هەم لە پیا و بە شێوەیەکی گشتی چی بکەم لە ڕێگەی یەکەم جاراشنە سەر سندوقەکانی ئەزانی سەیری کە من ویستم باسیەوە بکەم کە تۆ باسی بانگەشەکەی بانگەشە لە ئەساسا ئەبێ لەسەر بنەمای ڕیسێرچ و توێژینەوە بێ چۆن بتوانم مخاتەبەی هەست و نەستی هاوڵاتیان بکەم وەکو وتم ئەمە بە پێی توێژەکانە گۆڕێ بۆ نمونە ئەگەر من بمەوێ گەنجێک بێنمە سەر سندوقەکانی دەنگدان ئەبێ هیوای پێ ببەخشم چکە تۆ کە پرسیارەکەی ئەرێ بۆچی لە عێراقا بە تایبەت لە عێراقا لە هەڵبژاردنەکانی عێراقا ڕێژەی بەشداریکردن کەمە وەکو ئەگەر سێری دەرئەنجامیان هەڵبژاردنەکانی پێشوو بکەین عادەتەن لە هەڵبژاردنەکانی تایبەت بە پەرلەمانی کوردستان ڕێژەی بەشداربوو شتێک بەرزترە بەڵام کە هێتە سەر عێراقدا ئابەزێ بۆ چونکە لە ڕاستیە دەنگدەرانی ناوەڕاست و باشووری عێراق بە شێوەیەکی گشتی زۆر کەم بەشداری هەڵبژاردنەکەن بۆیە کەس ڕێژە گشتێکە وەرەگری کەمەکە مەبەستم لەمە چی بوو من یەم ئەمەیە بۆ نمونە گەنج بەرمە سەر دەنگدان سەر سندوقی دەنگدان ئەبێ بێم هیوای پێ ببەخشم نەخێر ئەمەوێ کەسێکی تەمەن مامناوەن دییان بە تەمەن بەرم ئەبێ بێم جۆرێک لە جۆرەکانی ئەمان و ئیستقراری پێ ببەخشم بڵێم بە بەشداریکردنت بە دەرچوونم بە زۆری نەهێنانی دەنگم منەتوانم ئەمەد بەمێ ئەگەر توانیم ئەم قەناعەتە لای ئەم توێژانە دروست بکەم بە دڵنیاییەوە بەشداریەکەن چونکە بیرت نەچێ ینی ئینسان ڕاست وایە کە مافێکی هەبوو بەشداری بکە ڕاست وایە ئینسان هەموو مرۆڤێک فێری ئەوە نەبێت تەنازول لە مافەکانی خۆی بکات چونکە کە تۆ فێری ئەوە بوویت بۆ نمونە بڵێ من بەشداری دەنگدان ناکەم هیچ لە مۆزۆ ناگۆڕێت ینی لە ڕاستیە یەکێ لە سەبەبەکانی نەچوون بۆ دەنگدان ئەوەیە کە هاونیشتیمانیان بە شێوە گشتەکەی بە تایبەت لە ناوەڕاست و خواروی عێراقا جۆرێک لە جۆرەکانی بێئەمەلبوون و بێهیوابوونیان هەیە پیان وایە بەشداریکردنیان نەکردنیان هیچ لە دۆخەکە ناگۆڕێ بەڵام ئەگەر تۆ ڕاست ئەوێ ئەم تێڕوانینە ڕاست نییە ینی ئەمە هەڵەیەکی گەورەشە چونکە تۆ پێ دوایە هیچ ناگۆڕێ ئەگەر بێی سیر بکەی انتخاباتی ڕابردووی عێراق کە بۆ نمونە سیستەمەکەشی جیاواز بوو گۆڕانکاری گەورەی دروست کرد لە هات لە باتیەوەی کە تەنها ئەحزابە سیاسیەکان بەرێتە ناو پەرلەمانەوە کۆمەڵێکی زۆر لە دەنگدەری یان لە کاندیدی سربەخۆی بردە ناو پەرلەمانەوە ینی نابوانیە بە تەکید هەڵبژاردن گۆڕانکاری دروستەکە و ئەو گۆڕانکاریانە ئەکرێ ئەرێنی بن ئەکرێ نەرێنی بن ئەمەیان داهاتوو پیشانتەیە بەڵام لە هەموو شێوەکان ئەوەیە کە بێ ئینسان تەنازول لە هیچ مافێکی خۆی نەکا و بەشدار بێ بە تایبەت ئەوە گەورەترین مافی سیاسیە بۆ تاکەکانی کۆمەلگا کە بەشداریکردنە لە پرۆسی هەڵبژاردن پێویستە بەشدار بۆ ناوچە ژێناکۆکانچی باتۆزە ئاڕاستی بەرنامەکە بۆ جۆرە بەرین دکتۆر ئەزانی هێویخان بۆی هاوڵاتیانی ئەو ناوچەی بە دیاریکراویش کورد بزانن چۆن مامەڵە لەگەڵ پرۆسەی دەنگداندا بکەن پێم وابێ ئەو ناوچانە لە هەموو شوێنێک هەمووی گرنگە ینی گرنگی هەڵبژاردنتە لە شوێنێکدا خۆت وەسفت کرد و باست کرد بەڵام ڕەنگە بۆ ئەوان گرنگیەکی ژیاوازتر ئەزانی هێویخان ئێمە کێشەی خاکمان هەیە کێشەی خاک بۆ هەر نەتەوەیەک گەورەترین کێشەیە ئەو کێشەی خاکە لەکوێ بەرجەسە بووە بەداخەوە لەو ناوچانی کە ئێمە پیان ئەڵین جێناکۆ گیان ناوچە کوردەکانی دەرەوە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان باشە ئەم کێشەیە
دوو ڕێگە چارە هەیە بۆ چارەسەرکردنی ڕێگەیەکیان هێز و چەگاریە کە هەموو لایەک خۆی لێ بە دوور دەگرێت و لە ئێستا باوەڕ ناکەم کەسێکە بێ بانگەشە بۆ ئەو ڕێگەیە بکە. ڕێگەی دووەمیان لە ڕێگەی یاسایی و سیاسیەوەیە. ئەم دوانە هەم یاسایی و هەم سیاسەکە تەنها لە ڕێگەی پەرلەمانەوە ئەکرێت. ئەگەر من بمێ نمونەیەکە بە مێخولی پێنجی پەرلەمانی عێراقی تیا چەند یاسایەک دەرچووە کۆمەڵێک یاسا دەرچووە بەڵام من ئەمەیە تیش بخەمە سەر و یاسایی کە تایبەتە بە گەڕانەوەی مڵک و ماڵ و خاک و زەوی ئەو هاوڵاتیانی کە لە بنەچەوە خاوەن و خاوەندارێتیان هەیە بۆ ئەو خاکە. ڕاستە میکانیزمی جێبەجێکردنی ئەم یاسایە تاکو ئێستا نەخراوەتە بوارەوە بەڵام بیرە نەچێ خۆی هەر لە خۆیان دەرچوونی یاساکە کە ئەگەر ڕازگۆ بین ئەوە دەرئەنجامی کۆدەنگیەکی فراکسیۆنە کوردیەکان بوو کە لە ناو پەرلەمانی عێراقا بوون. بۆیە من لەوە ڕەبتێکەمەوە بە پرسیارەکەی جەنابتەوە ئەگەر بێت و من ژمارەیەکی زۆر دەنگدەری یان ئەندامی ئەنجومەنی نوێنەران لە نەتەوەی کوردم هەبێ ئەتوانم بە شێوەیەکی ئاسانتر زۆرێک لەو یاسایانە تێپەڕێنم کە لە بەرژەوەندی کوردستانە بە تایبەت ئەو ناوچە جێناکۆکانە. ئەم ژمارەیە بە چی زیاکایەوی خان سیستەمی هەڵبژاردن لە عێراقا وای کردووە کە بە شێوەیە لە شێوەکان دەنگەکانیان ئەندامەکان دیاری کراون و دابش کراون بەسەر ناوچە جوگرافیەکانە. واتە من لە سلەیمانی لە هەڵەبجە لە دۆگ لە هەولێر ژمارەی دەرچۆک کوردەکان کە دەچنە پەرلەمانی عێراقەوە دیاری کراوە. بەشداریم زۆر بێ بەشداریم کەم بێ بچم نەچم ئەم ژمارەیە تقریبەن جێگیرە. چیوە ئەکا ژمارەی کورد بەرز بێتەوە لە پەرلەمانی عێراق ئەو پرسیاری جەنابەت کردت دەنگدەری ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. ئێمە 4 شاری گرنگمان هەیە کە هاوسنورن دەگەڵ هەرێمی کوردستانە. مووسڵ، کەرکووک، دیالە و تکریدیان سەلاحەدین. ئەم 4 شارە دەنگدەری کوردی تایە بێژگەلەوەی کە تەمان دەنگدەری کوردمان لە بەغاش هەیە دەنگدەری کوردمان لە واسطیش هەیە بەڵام ئەم 4 ئەمانە ئەتوانن یاری بە ژمارەی ئەندامانی کورد بکەن لە پەرلەمانی عێراقا. بۆیە بەشداریکردنی ئەوان ئەگەر بۆ ئێمە جارێک گرنگ بێ بەشداری بکەین لە پرۆسەی هەڵبژاردنە بۆ ئەو بەڕێزانە لەو ناوچانە چەند هێندە دەجار گرنگترە لەوەی کە بەشداری بکەن بۆ ئەوەی ژمارەی ئەندامە پەرلەمانە کوردیەکان لەوێ زیاد بکات چکە لە ڕێگەی ئەوانەوە بێ نەک لە ڕێگەی ئەمە. کاتە دکتۆر بۆ منە بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان یەکلایی بۆتەوە یەکلاییە یعنی من ژمارەی بۆتەوە بەڵام ناوچەکانی ژمارەی کورسیەکانم یەکلایی بۆتەوە بەڵام کێوە ئەکا زۆر بێ بۆ نمونە من لە مووسڵ 3 کاندیدی کوردم دەرچێ یان 13 دەرچێ لە کەرکووک من 12 کورسیم هەیە 5 بڕوایان 7 بڕوا کە بوو بە حەوت یەکسەر 2 ئەندامم زیای کردووە کە 2 ئەندامی تکریت و دیالەم برد ئەوە 2 ئەندامی کە زیا ئەەکەم ئەگەر توانیم خطابێکم هەبێ بۆ یانی ئەمە بەڕاستی با من نقطەی کەش بڵێم ببوورە ئەگەر زۆری خەیان بێ قسەکانم بەڵام ئێمە دەنگدارێکی زۆری کوردمان هەیە لە بەغا ینی مەزەنداکرێ بە نزیکەی 1 ملیۆن دەن با ئێمە وا کەمیشی کەینەوە بۆ نزیکەی 500 بۆ 700 هزار ئەزانی هێوی خانەمە ئەگەر تەرجەمەی بکەم بۆ کورسی چەند کورسیەکە بەلایانی کەمەوە توانم لە 5 بۆ 7 کورسی دەنگ لە بەغایە بەرم کە تاکو ئێستا پارتە کوردیەکان نەیانتوانیوە لە ڕاستیام کار بکەن. دکتۆر کاتمە باسی خطابی سیاسەکەم بەڵام سیستمی سانتلیگۆ و فرەبازنەی و وێکبازنەی ئەمانەمان بیر نەچێ بەڵام بە بڕۆمە لای دکتۆر ئەمیر. دکتۆر ئەمیر باسی جۆری بانگەشی هەڵبژاردنمان کرد و کاریگەری لەسەر سایکۆلۆژیای دەنگدەر بە جۆرێکی دیکە باز لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بکەین دڵنیام گوێت لە قسەکانی من و دکتۆر ڕێبین بوو کە ئێمە یەکلایی بووینەتەوە پارێزگاکانی هەرێمی کوردستان یەکلایی بوونەتەوە بەڵام ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم پێویست سەکات بە جۆرێکی دیکە مامەڵەی لەگەڵدا بکرێت تا ئەوەی دەنگدەر بزانێت چۆن بەشداری لە پرۆسی هەڵبژاردندا بکات. دەمێ بزانم چ جۆرە بانگەشەیە گونجاوە یاخود چ جۆرە خطابێکی سیاسی گونجاوە بۆ ئەو ناوچانە بۆ ئەوی هاوڵاتیانی و ناوچە بێنە سەر سندوقەکانی دەنگدان و ئەو دەنگی کە گرنگێکی زۆری هەیە بۆ هەرێمی کوردستان و بۆ دەنگی کورد لە بەغداد بتوانن دەنگەکانیان نەفەوتێ و دەنگ بدەن. وڵاتی ئوردونە ئەمەیان بەکارێنێ بۆی ئەمانە ینی بەپێی ئەوەی کە تۆ ئەتەوێ ئایا حزبە سیاسەکان باڵا دەست بن ئایا نەخێر خەڵکانی مستەقل باڵا دەست بن جۆری سیستەمەکە ئاگۆڕێ عادەتەن لەم سیستەمەی کە ئەم ساڵ جارێکی ترگەڕاینەتەوە بۆی لە عێراق کە تەمسیلی نسبیە ئەمەیان عادەتەن پارتە سیاسەکان بەشدارە بن. باسی بردۆزێکە کرد جەنابەت وتە سانتلیگۆ بیردۆزە هاوکێشەیەکی برکاریانەیە
تەنها بۆ کێ بەکارێنرێ بۆ سیستەمی تەمسیلی نسبی بەکارێنێ واتەوەی کە ئێمە ئەسە لە ئەم هەڵبژارنی پێنجامین ئەم بیردۆزە چیمان بۆ کاماکێشەیە وەکوتم دەنگەکانە گۆڕێ بۆ کورسی ئەم بیردۆزە بیردۆزێکی نێودەوڵەتیە عالەمیە بەڵام عێراق دەستکاری ئەوەشی کردووە لە ڕاستیە ئەسە ئێمە جۆرێک لە سیستەمی سانلیگۆمان هەیە هەر پێوتێ سانلیگۆی عێراقی تەواو چووکە عالەمەکە خۆی چییە ئەڵێ دەنگەکان دابەشەکەین بەسەر ڕقەمە تاکەکانە ئەو دەنگە ڕاستانی کە بەدەست هاتووە بەسەر یەکە سێە پێنج حوتە وە بۆ شێوەیە بەڵام عێراق گۆڕی کردی بە 1.1 لە ئێستایە بۆ ئەم ئینتخاباتی ئەم ساڵ ئەم هەڵبژارنە دەنگەکان دابەشەکرێ بەسەر 1.7 ئەمە پرۆسەیەکی برکاریە لەوانەیە تێگەیشتن و تێگەاندنی ئاسان نەبێ بەڵام دەرئەنجامەکەی ئێمە هەوڵێن ببینەران بگەێنین عادەتەن ئەم ڕقەمانەکە بە چەند پۆینتێکە بەڵام بۆ حیزبەکان فەرق ئەکا ئەو حیزبانی کە حیزبی گەورن قاعدەی جەماوەری گەورەیان هەیە لەم جۆرە دابەشکاریانە سوودمەند دەبن بەڵام ئەو حیزبانی کە پیانەوترێ قاعدەیەکی جەماوەری کەمیان هەیە نامەوێت کەلیمی بچووک بەکاربێنم لە ڕاستیە بەڵام ئەوانە عادەتەن لەم جۆرە سیستەمانە سوودمەند نابن یەک کێشەی کە هەیە دەنگ ئایا کە تۆ دەنگەکان بەشێکی زۆری فەوتیان ببێتەوە بە سەوت عادەتەن ئەوانەی کە دیفاع پاڵپشتی ئەم سیستەمە ئەکەن سیستەمی سانتلیگۆ یان تەمسیلی نسبی ئەڵێن یەکێ لە سەبەبەکانەوەیە کە دەنگەکان کەمتر ئەفەوتێ لە ڕاستیا ئەمەش وایە ینی دەنگی هاونیشتیمانیان بەشە زۆرەکەی بەکارێنرێ و کەمینەیە فەوتێ بەڵام لەوەی فرەبازنەیە بەشێکی زۆر لە دەنگە فەوتێ و هیچ جەیەک ناگرێت دەستخۆش دکتۆریان بەهیوام گەشتی بێڕۆنکردنەوە بە کاتێکی کەم توانی زۆر باشی بەحسی بکەیت دکتۆر ئەمیر دێمەوە لای تۆ دەمێ بزانم خطابی سیاسی چەندێک کاریگەری لەسەر سایکۆلۆژیای دەنگدەر بە دیاریکراوی لە ناوچە جێناوکان جێ دێڵێت بۆ کاتێک کە ڕێژەی دەنگی خۆڵەمێشی زۆر بێت یاخۆت هەبێ بەڵێ بێگومان خطابی سیاسی هەموو کات و ساتێک کاریگەری خۆی هەر هەبووە بە تایبەتی بۆ شاری کەرکووک لێرەوە دوورودبۆگیانی پاچی مامجەلال کە ئاهاتە کەرکووک بێگومان ئەوەی کەوا ئێمە ئەمانبینی ئەو گروتینەی دروست ئەکرد بێگومان ئەو خطابە سیاسیەی ئەو کە بە بەردەوام چەپکە گوڵەکە بوو باسی لێوە ئەکرد ئێستش کاکسەرۆک باڤڵ هەڵگری ئەو دروشمەیە و چی کاتێک لەناو پارتە سیاسیەکان و بە تایبەتی لەناو مەکتەبی سیاسیەکەی نیشتیمانی کوردستانە ئەمەی دووپات کردووەتەوە کە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بەرامبەرەکەتە بۆ ئەوەی کە خەڵک بەوە تێنەگا کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم شارەدا ئەوێت دەسەڵاتێکی ڕاهای هەبێ لە هەموو شوێنەکان بێگومان ئەوە نییە ئەم خطابە سیاسیە بەڕاستی وای کردووە کە خەڵک بە جۆش و خرۆشتەوە من بەش بە حاڵی خۆم ئێستا لە ناو کەرکووکم ئێستا پرۆسەکە گۆڕاوە واتە بەسەرکردنەوەی هاوڵاتیان و بەشداریکردنی چۆنەڵێ کادری حزبی حکومی مامۆستایان هەمووی بەنێو ماڵەکانە بەڕاستی بووەتە مای دەستخۆشی لەلایەن جەماوەرەوە و لەلایەن ئەو کەسانەوە کە دەیان ساڵە کەس بەسەریان نەکردوێتەوە ئێستا ئەمڕۆ تۆ ئەو خطابە سیاسیە گشتیە وای کردووە کە تەماشاکە شێوازی ئەم بانگەشەیە لە خطابێکی سیاسیەوە گۆڕاوە بۆ بەسەرکردنەوە و چوونە ژوورەوە بۆ نێو ئەو کەسانی کەەوە تێگەیشتنیان نەبووە بۆ ئایندەی کورد لەم شارەدا لەسەر ئاستی عێراق بێگومان ئەوەی ئەمساڵ ئەبینرێت جیاوازە لە ساڵانی پێشوو و من لێرەوە ئەوە تێگەیشتومە بەشداریکردنی هاوڵاتیان لەم هەڵبژاردنە بێگومان ڕێژەکەی بەرزتر ئەبێتەوە بۆیە هەمیشە خطابە سیاسیەکانی ئێمە بەڕاستی توندوتیژ نییە نەناو خطابە سیاسیەکانە باس لە سیستمی دیموکراسی ئەکرێ بۆ بەشداریکردنی هاوڵاتیان و وەرگرتنەوەی ماف بە شێوازی بەشداریکردنی تۆ بەو ڕێژەیەکەوە تۆ دەستت ئەکەوێ بۆیە ئەمڕۆ خطابی سیاسی ئێمە ئەمە نەبێ تەنها بۆ چەند کات و ساتێک بێت نەخێت خطابی سیاسی بۆ بەدەستێنانی دەسەڵاتە چونکە تێکۆشان و قوربانیدانی هەر پارتێکی سیاسی بێگومان گەشتنە بە دەسەڵات چۆنێتی مامەڵەکردن
گەشتنی ئەندام پەرلەمانێک بۆ ناو دەسەڵات جگە لەوە چۆنێتی مامەڵەکردنیەتی لە ناو پەرلەمانی عێراق لەگەڵ سەرجەم قەوارەکانی دیکە لەگەڵ پارتە سیاسەکانە لەگەڵ پێکاتەکانە بۆ ئەوەی کەوا ئێمە مەبەستمان بێ بۆ بەدەستهێنانی بێگومان لە ناو پەرلەمانی عێراقە وەکو جهتێکی چۆن هەڵێ تەشریعی دەسەڵاتدانان ئەتوانین ئێمە بەڕاستی لەوێەوە پەیوەندەکانمان زیاتر پتە بکەینەوە و جارێکی دیکە بینەوە گۆڕەپانەکە بە شێوازێکی نوێ لەم سەردەمی گیانگیریە کە هەمومان ملکەچی ئەوەین کە پێشکەوتنەکان گۆڕانی سیاسی و کۆمەڵاتی دروست ئەکەن. دکتۆر گیان سپاس بۆ زانیارەکانە سپاس بۆی کا لە بەرنامەی دەنگی بڕیار لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ دکتۆر ئەمیر خواکەرە مامۆستای زانکۆ کە جەنابێ ڕاستەوخۆ لا کەرکووکۆ لەگەڵێ بوون زۆر سپاس بۆ دکتۆر ڕێبینە و بەکر شارەزای هەڵبژاردن کە جەنابێ ڕاستەوخۆ لە سەعودی لەگەڵێمون دکتۆر زۆر بەخێر بێت ماندوومان کردن سپاس بۆ ئامادەبوونی هەردوولاتان ئەرکتان کێشا و دووبارە زۆر بەخێبن هیوادارین پامەکەمان گەشت بێ دەنگی بڕیار پێشکەشکرا ئێوە شار هەبن خەتان بکەن.